شەوی ڕابردوو لە بەغداد چی ڕوویدا؟ کودەتای سەربازی یاخود کودەتای گەندەڵی. ئێوارەی دوێنێ دۆخەکە لە بەغدای پایتەخت ئاسایی نەبوو. دەواازەکانی شاپ پڕکرابوون لە هێزی دژە تیرۆر و قوات و هێزی تایبەت. سەرەتا کەس نەیدەزانی ئەو هەموو هێزە بۆچی بڵاویان پێکراوە و بۆچی لە هەموو ڕێگا سەرەکیەکان بەتایبەت ڕێگاکانی دەرچوون و فڕۆکەخانە هێز جێگیر کراوە. دواتر هێزەکان بازنەی گەمارۆکانیان چڕتر دەکردەوە تا ئەوەی بە تەواوی بە تانک و زرێپۆش و دەبابە گەمارۆی ناوچەی سەوزیاندا و بە تەواوی کۆنتترۆڵی زۆنی بەرپرسانی باڵایان کرد. هێزەکان فەرمانی ڕاستەوخۆی تەقە و جوڵە و شکانی هەر کەس و کەسایەتیەکیان پێبوو لەلایەن سەرۆکوەزیرانەوە، هەر بۆیە هەر کەس بەهاتبایە بەردەمیان تەقەیان لێ دەکرد و نەدەگەڕانەوە بۆ ڕای هیچ کەس و دەستگەولایەک. دوای دوو کاتژمێر گەڕان و جوڵە دوجار کۆمەڵێک بەرپرسی باڵا دەستگیرکران و تورەکە کرا بە سەریاندا و کۆتایی بەکاری سیاسیان هێنرا و ئەوانیش بە هەمان چارەنووسی عەدنان جومەیلی گەورە دز بران. لە نێوان دەستگیرکراوەکاندا ناوی سیر هەیە، لە نمونەی محەممەد شا سوودانی سەرۆکوەزیرانی پێشوو، بەرپرسی نووسینگەکەی و دوو لە براکانی و تەیف سامی و عالیە نوسەیفی پەرلەمانتار و موسەنا سامەڕایی و محەممەد کەربولی و زیاد جەنابی و محەممەد سەیهود و عەباس سوودانی، عەبدولکەریم سوودانی و دەبەرپرسی دیکە هەن. دەستگیرکراوەکانی ئەمشۆ گەورەن و لە حکوومەتەکەی سوودانیدا پلەی باڵا و هەستیاریان هەبوو، خاوەن بڕیار بوون و بە پێی زانیاریە سەرەتاییەکان تێوەگلاون لەدایان دۆسیەی گەندەڵی و بردن و دزینی سەدان ملیۆن دۆلاری دەوڵەت. بەرپرسە دەستگیرکراوەکان هەڵمەتی دووەمی ئەو پرۆسەیە کە سەرۆکوەزیرانی نوێ عەلی زەیدی دەستی پێکردو ئامانجەکەشی بریتیە لە گێڕانەوەی لانیکەم 300 میلیارد دۆلاری دەوڵەت. کابینەکەی محەممەد شا سوودانی بە یەکێک لە خراپترین و گەندەڵترین کابینەکانی حکوومەتی عێراقی دەدرێتە قەڵام. بە جۆرێک دزی و بەرتیل و سەرانە زۆر بووبوون کە حکوومەتەکە دوای بەجێهێشتنی 121 میلیارد دۆلار قەرزار بووە. لە سەردەمی سوودانیدا وەزیر و بەڕێوەبەرە گشتیەکان و وەزارەتەکانیان جێهێشت بوو. لە دەرەوەی ناوچەی سەوز نووسینگەی وەرگرتنی پارە و بەرتیل و سەرانەیان کردبەوە و هەر کەسێک کار و واژۆی وەزیرەکەی بویستایە ئەوە دەبوو بچوایەتە ئەو نووسینگەی و کوردگوتنی سەری خۆی بقابڵاندایە و پارەی خۆی بدایە. هەڵمەتەکەی ئەم شەو بە تەواوی خەو لە چاوی تەواوی پەرلەمانتار و بەرپرسانی شیعە و سوننی عێراقی تۆراندووە و هەمووان بە گومانن لە خۆیان و دەزانن درەنگیان زوو پەتەکە ملی ئەوانیش دەگرێتەوە و دوجار بە هۆکاری گەندەڵی و دزی و فەزاحەتەکانیان دەخرێنە ئەو زیندانەی لی دەترسن. پرۆسەی دەستگیرکردنی بەرپرسانی باڵای حکوومەتی پێشوو پرۆسەیەکی ورد و سپێردراوە بە دژە تیرۆری عێراقی و زەیدی سەرپەرشتی دەکات و جگە لەویش ئەمریکیەکان بە ئەندازیاری سەرەکی دادەنرێن و سەرچاوە تایبەتەکان دەڵێن تەواوی ئەم کارانە لەژێر سەرپەرشتی ڕاستەوخۆی ئەمریکادایە و ئامانجەکە کۆتایی هێنانە بە تیمە گەندەڵەکە و حکوومەتی سێبەر. پرۆسەکە وەکو خۆی جێبەجێ بکرێت و تێوەگلاوانی ڕاستەوخۆی دزینەکان دەستگیر بکرێن. دوور نییە لیستەکە بۆ 100 ناو بەرز نەکرێتەوە، هەر بۆیە پێدەچێت شەوانی داهاتوو ڕووداوەکان خێراتر بن و دەیان و سەدان کۆنە بەرپرس و پەرلەمانتار تورەکە بکرێت بە سەریانە.